دەنگی گەل دەنگی هەر چوار پارچەی کوردستانە. سڵاوتان لەبێ هەواڵەکانتان پێشکەشەکەین. دوال بژاردننی دوێنەی شارەوانەکانی باکووری کوردستان و تورکیا ڕاستەوخۆ دەستکرا بە جیاکردنەوەی دەنگەکان و بە پێنجامە بەرەیەکان دەمپارتی هەر چواردە شارەوانێکی وانی بەدەستێنە و جارێکی دیکە مۆری کوردستان بوونی لە ناوچەکە داوە. دوێن هەڵبژاردننی شارەوانەکان لە باکووری کوردستان و ناوچەکانی دیکەی تورکیا بەڕێوەچوو دوای کۆتایەتنی هەڵبژاردنەکە دەستکرا بە جیاکردنەوەی دەنگەکان لە تەواوی تورکیادا بە پێنجامە بەرەیەکانی دەمپارتی لەکۆی چواردە شارەوانی گەورە شارەوانی واندا هەر چواردە شارەوانەکە با ڕێژەی لە 48.55 دەنگەکانی بەدەستێنا و جارێکی دیکە مۆری خۆی لە کوردستان بوونی ناوچەکە ڕاگەاند و هەرچەندە ئاکەپە دەویستکە بە هەر جۆرێک بێوان لە دەستی کوردان دەربێنێ و بەردەوام لە ناو پلانگەڕی و دروستکردنی ئاڵۆزیدا بووە، بەڵام تەنها لە 15.27 دەنگەکانی بەدەستێنا و تووشی شکستێکی گەورە بوو. هەرچەندە لە بژارنی 2014دا کورتوانیوێتی لەوان سەرکەوتو بێ شارەوانی ناوچەکە بەدەستبێنێ. ساڵی 2016 قەویمان لە جێگەی دانا هەڵبژاردننی ساڵی 2019 سێ سەرۆک شارەوانی گۆڕیەوە. جارێکی دیکە لە ساڵی 2019دا گەلی کورد پۆستی شارەوانەکانی بەدەستێناوە، بەڵام لە نۆزەی ئابی هەمان ساڵ بۆ جاری دووەم قەیمدانراوە. لە هەڵبژاردننی سوێکی یاداری ئەم ساڵیشدا دەم پارتی بە جیازێکی زۆر شارەوانی گەورەی وانی بەدەستێنا لەگەڵ 13 شارەوانی دیکەی شارۆچکەکاندا. ڕۆژنامەی فایناشنال تایمزی بەریتانی بڵاوی کردوتە ئەردۆغان و حیزبەکەی لە هەڵبژاردنە خۆجیەکاندا شکستێکی مێژویان تۆمار کردووە کە لە ماوەی 2 دەسەڵاتی ئاکەپۆدا هاوشەوی نەبووە. دەربارەی ئەنجامەکانی هەڵبژاردنە خۆجیەکانی باکووری کوردستان و تورکیادا ڕۆژنامەی فایناشنال تایمزی بەریتانی لە راپۆرتێکدا ئاماژەی بۆ کردو ئەردۆغان و حیزبەکەی ڕوبەڕووی شکستێکی گەورە بوونەوە بە شێوەیەکە لە ماوەی 20 ساڵی تەمەنی دەسەڵاتی ئەردۆغاندا پێشینەی نەبووە. دوای هەڵبژاردننی خۆجیەکانی باکووری کوردستان و تورکیا بەڕێوەچوو تا ئێستا لە 9 دەنگەکانی سندوقەکان جیاکراونەوە بە پێنجامە بەرەیەکانی ئەردۆغان لە زۆربەی ناوچەکان شکستیانەوە کە شارەوانەکانی ئیستانبول، ئەنقەرە، ئیزمیر و بورسا و ئەنتالیا کە 5 گەورەترین شارن لە دەستیدا. هەروە پارتی یەکسانیی دیموکراسی گەلان دەم پارتی توانوێتی سەرکەوتنێکی گەورە بەدەستبێنێ. بە گوێرەی زانێرە بەرایەکان دەنگی پارتی یەکسانیی دیموکراسی گەلان دەم پارتی لە شارەکانی مێردن و ئامەدوو، وان، جوولەمەرگ، ئاگری، بەدڵی سرد، ئێلەح، دەرسیم، ئیدرموش لە پێشەوەیە. وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دەڵێت پرۆسەی تۆمارکردنی ناوی کاندید و لیست و هاوپەیمانێتیەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کۆتایی هاتوو. دەڵێ هەفتەی داهاتوو تیر و پشک بۆ ژمارەی لیست و کاندیدەکان دەکرێت. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی کۆتایەتنی وادەی تۆمارکردنی ناوی لیستی کاندیدەکانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم بۆ میدیا ناوخۆیەکان باسی لەو کردو کە پرۆسەی تۆمارکردنی ناوی کاندیدی سەربەخۆ لیست و هاوپەیمانێتەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کۆتایەتەوە کە تێیدا 2 هاوپەیمانی 10 حزب و 54 کاندیدی سەربەخۆ ناوی خۆیان تۆمار کردو. ئاماژەی بۆش کردووە ڕۆژی 6 نیسانی تیر و پشک بۆ ژمارەی کاندید و لیست و هاوپەیمانێتەکانی بەشداربووی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت و شەخصۆتە ڕوو ئێمە بەردەوامی لە ڕێوشوێنەکانی پێویست بە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەپێ و کاتی دیاری کراوە دەکرێت. پەرارە ڕۆژی 10 حوزەیرانی ئەمساڵ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوەچوو پرۆسەکەش لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆ هەڵبژاردنەکانی عێراقەوە سەرپەرشتی دەکرێت و شەوی ڕابردووش کۆتا وادەی تۆمارکردنی ناوی لیست و کاندیدەکان بووە. شاڵاوی عەلی عەسکەری دەڵێ یەکێتی هاوکاری هەواڵگری پێشکەش بە تورکیا ناکە ئەستەمە بچێتە ژێرباری داواکاریەکانیانەوە. شاڵاوی عەلی عەسکەری ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی هەوڵەکانی دەوڵەتی تورکیا بۆ هاوکاریکردنیان لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە دەنگی ئەمریکای ڕاگەاندووە یەکێتی ناچێتە ژێرباری داواکاری تورکیا و دەڵێت تورکیا ڕەشەی لە پەکەکە کردووە، گلەیی لە یەکێتی کردووە کە ئەستەمە بچینە ژێرباری داواکاریەکانیان.
ئەو دەڵێ ناتوانین دەستنیشانی ئەندامەکانی پاکەکە و جێگاکانیان بۆ تورکیا بکەین یان هاوکاری هەواڵگری پێشکەش بە تورکیا بکەین. لەگەڵ سەردانە بەردەوامەکانی سەرانی دەوڵەتی تورک بۆ عێراق فشارەکانن بۆ سەر هەیەکێتیش زیاتر کردووە باشکرا داوان کردووە و پەدەکە ببنە بەشێک لە هەوڵە داگیرکەرەکانیان بەڵام تا ئێستا یەکێتی ڕەتی کردوێتەوە کاوکاریان پێشکەشکە. هەروە هەرێک لە بەرسێ هۆزات هاوسەرۆکی کۆنسێ بەڕێوەبەری کەجەکە مراد قەریلان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پاکەکە لەبارەی هەڵوێستەکانی یەکێتی و ڕایانگەاندووە هەڵوێستێکی نەتەوەیە پێویستە هەموو کوردێک بەو شێوازە بجوڵێتەوە. بەڕێزان دەوڵەتی تورکیا بەردەوامە لە هێرشوو داگیرکاریەکانی لە ڕۆژاو باشووری کوردستان چالاکوانانیش دەڵێن ئەرکی ئەخلاقی و ئاینی هەر مرۆڤێکی ئازادی خوازە کاڵوێستی هەبێ و یەکگرتوو بن. کردەوە تیرۆریستەکانی تورکیا تەنها لەسەر سنوورەکان نەماوە گەشتوتە قوڵای ناو شارەکاندا بەتایبەتەوەی چاوساغیان بۆ بکەن پێویستە ئەوانە کەوتونە هێڵی خیانەتەوە سنوورێک بەوانە دابدرێ و مرۆڤی کوردیش ئەوەی بڕوای بە ئازادی هەیە و کەسێک بەخۆی دەڵ ئازادی خواست ئەرکیەتی بەرامبەر داگیرکاری و بەرامبەر کارە تیرۆریستیەکانی دەوڵەتی تورکیا بوەستێتەوە نەک بێدەنگ بێ لە ماڵەوە دابنیشێ و هەر سەیری هەواڵەکان بکە. ڕاستی هەموو ئەمانە ئەرکی دینین ئەرچینەتەوەین ئەرکی ئەخلاقی ئینسانی مرۆڤی ئازادی خوازن کە هەڵوێست بێنەوە لە پاڵێکتردا کۆ بنەوە دەنگە ناڕازایەتەکانیان لە ناو خۆی کوردستان لە دەرەوە بتوانن کوردەکان بە تایبەتی کە لە ئەوانەی لە ئەوروپان لۆبی پێک بێنن و کۆ بنەوە پەیوەندێکی باش دروستکەن کە دەنگی کورد بە دنیا بناسێنن و ئەو خواستانی کە کورتێ و مافانی کە کورتەیە چیتی دەوڵەتی تورکیا مافەکانی کورد پێشێن نەکا و ڕۆڵەکانی ئازادی خواست تیرۆر نەکا. بەڵام ئەوی کە لە باشوور پێویستە لە ئەرکی هەموو چین و توێژەکانە بەردەوام بن بۆ بەرزکردنەوەی دەنگە ئازادیەکانی خۆیان بۆ ڕیسواکردنی ئەو کارە تیرۆریستانی دەوڵەتی تورکیا دەکا. نەکە شکستینە هینەوە بینیمان ها تاکو ئێستا کەژنیە دەوڵەتی داژیکەری تورک لەو دەڤەرانەی ئامێدی و گارە و مەتینان و ملی برادۆست لەوان هەر هەمووی شکستی هینە جەیشی داژیکەری تورک ئێستا هەمووی بێهیوا بووە بێ ئیرادە کرایە ناتوانانی لە بەرامبەر تێکۆشانی گەلی کورد تێکۆشانی یەپەگە و یەپەژەوها ئەوانە خۆ بگرێتن سایەتی ئاینی پێشمەگەی دێرین هەر ئیسانەش هەڵوێستیان هەبی بێنە سەرشەقام ناکرێتەوە بێدەنجی کاواتە دەبێتە خزمەت بەداجی کەران تو بێدەنجبی لە بەرامبەر گەلێکە ئێمە گەورەترین نەتەوەین تاکو ئێستا لەژێر سەپۆشی تورک و فارس و عەرەب و عەجەم داینە بۆچی بێدەنجی هەتاکەن پێویستە خەڵک جددی بێتن نییە بێتە سەر شەقا ناڕزای خۆی دەربڕی دژمنان دانوێت کۆتاییمان پێبین لەسەر شان و جیهان ڕۆژ ڕۆژی هەڵوێز وەرگرتنە ڕۆژ ڕۆژی بەرخۆدانە. نەژاد نەجم هونەرمەندی کورد لە نامەیەکدا بە سەرگۆزیرانی عێراق دەڵێ داواکارەکانی من زۆر نین تەنها وەرە بە چاوی خۆت دۆخی کەرکووک ببینە و بەرپرسانی کەرکووک تەنیا لە خەمی ژیان و گوزەرانی خۆیاندان بۆی بارودۆخی خراپی کەرکووک و ناهەمواری ژیانی هونەرمەندان دەرهێنەر و شانۆکار نەژاد نەجم لە پەڕەی تایبەتی خۆی لە فەیسبووکدا نامێکی ڕەخنە ئامێزی ئاڕاستی محەممەد شاه سوودانی سەرگۆزیرانی عێراق کردووە و نەژاد داوا لە سوودانی دەکات سەردانی کەرکووک بکە و جیاوازی کەرکووک و پارێزگاکانی دیکە عێراق نەکە و دەڵێ داواکارەکانی من گەورەنین وەک داواکردنی کردوی هۆڵێکی شانۆ یان میوزیک وەرە بە چای خۆت کەرکووک ببینە بەرپرسانی کەرکووک تەنیا لە خەمی ژیان و گوزەرانی خۆیاندان. ئەو هونەرمەندە لە نامەکەیدا دەڵێ محەممەد شاه سوودانی ئێمە دەزانین کە تۆ جیاوازتری لە بەرپرسەکانی عێراق داواکارم کەرکووک بەسەرکەیتەوە چونکە بەرپرسانی کەرکووک بێ ئاگان لە خەڵکی شارەکەوان تەنها سەرگەرمی خۆشگوزەرانی خۆیانن و کەسوکاریانن دوورن لە خواستەکانی خەڵکی شارەکە من نازانم و تێناگەم بۆچی سەردانی کەرکووک ناکەن. لە دوایین هەواڵیشدا ماڵپەڕی کۆڵبەر سپڵاوی کردوێتەوە دوێنە لە بەرزایەکانی تەتەی سنووری هەورامان هێزە چەکدارەکانی ڕژێمی ئێران تەقی ڕاستەوخۆیان لە کۆمەڵی کۆڵبەر کردو لە ئەنجامدا 4 کۆڵبەر بریندار بوون دوێ دەشڵە و کۆڵبەرانە کە بریندارکراون خەڵکی شارەکانی سنە مەریوان بانە و
برینی هەر چواریشان سەختە ماڵپەڕی کۆڵبەرنووی سەبارەت بە برینداربوونی و چوار کۆڵبەرە لە سنووری هەورامان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژەمی ئێرانەوە دەڵێ لە بەرزایەکانی تەتەی سنووری هەورامان هێزە چەکدارەکانی ئێران تەقی ڕاستەخوان لە کۆمەڵێک کۆڵبەر کردووە لە ئاکامدا چوار کۆڵبەر بریندار بوون ئەمەژەی بۆ کرۆ کۆڵبەرانە بریندارکراون خەڵکی شاری سنە مەریوان و بانە و برینی هەر چواریشان سەختە باسی لەوەش کردووە دوای ڕووداوەکە ئەو چوار کۆڵبەرە گواستراونەتەوە بۆ نەخۆشخانە و لە ئێستاشدا لەژێر چاودێری تەندروستیدان. هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شەو.